من ناوم ڕێزان مەرقۆز ئەودیش لە گوندی هەرمۆتەیدا دەنیشین هەموو ساڵانە زەیتون دەکەین کە بووە 15ەوە دەست بە زەیتون یعنی خۆشکردین دەکەین کە زەرد بوو کە زەیتون زەرد دەبی لێ دەکەینەوە لە بڕچێ و لێمان دەین نەمارێ ئەمە دادەنیشە مووی هەر زەیتونەی هەر قلەی 3 قاشی لێ دەدەین کە 3 قاشمان لێدا ئەو جەدا لەناو دەبەی گەورە دادین بەس ئاوی سادەی تێ دەکەین ئاوی خێ و شتیوای تێ ناکەین 4 ڕۆژ لەبەر هەتاوی دادەنین هەتا زەردەبی ئاوەکەی زیاد دەکەین ئاوی لێ ناڕژێنین قەت دوای پاس 4 ڕۆژ 5 ڕۆژ ئەو زەردەسین هەمووی دەخێن ناو سەلەی گەورە دوایێ ئەوەی دەکەین کە سەلەی گەورەماندانە بە ئاوی بیرە دەیشۆینەوە جوان ئەو لیمەندوزی و خەی لە بۆی دەگرینەوە بەس خەیەکەی زۆرتر بی لیمەندوزی کمی تێ دەکەین یعنی ئەگەر 10 کیلۆ زەیتون بی دەبی 1 مراچی ناخواردن ئەمە لیمەندوزی تێ دەکەین باقی دیکە هەمووی خەیە خەی تێ دەکەین ئەو زەلۆ بەتا 4 ڕۆژ ئەنجە دەگاتێ و دەیخۆین ئەوتە زەیتون زۆر هەیە بەس ئەو سار یعنی هەیە زۆر مار زەیتونی مەزرعی گەورەیان هەیە بەس ئەو سار نەیگرتیە لێن باران نەبوو سارەکەی هیچک بوو هیچی نەگرتە بوو ئەو سار زەیتون زۆر کەمە زەیتونەکە سەخت جوانە بەس کەمە سارانە دەگری زەیتونی وردەبی زۆر گەورە نابی زۆر وردەبی و دەمینێتەوەژە تا سارێکە کەپسی دەکەینە ناو ئاو خێ دەمینێتەوە تا ساڵک هیچی لێ نایە زەیتونی هەرمۆتێش لە هەمووی زەیتونەکان بەتامتر و خۆشترە ئەمن لێ خۆم بەتەنیا نایکەم چونکە بەتەنیا ئەو کاری وردەیە ئەو جیرانانە کە ئەم دانیشتم لێرە هەمووی دێن یارمەتیم دەدەن هەمووی هاوکاریم دەکەن دادەنیشین چای دەکەین و قاوەی دەکەین و دۆرمەی لێ دەنێن و دەخۆین دادەنێت تا سەعات 12 شەوێ دادەنیشین ئەمە زەیتونی دەکەین پێکەوە هەموویان دێن یعنی یارمەتیم دەدەن زۆر سپاسیان دەکەم زۆر ئەم مەمنونیانم ئەمە ناوم باسیما عیسا کەریم لە گوندی هەرمۆتەینە زەیتون بە بەردی دەیشتێنین بە 2-3 ڕۆژ لە ناو ئاوی دەکەین ئاوەکەی دەگۆڕین 3 جار 4 جار هەفتەک لە ناو ئاو دەیگۆڕین ئاوەکەی دوایە لە خەی دەگرین و بەیانیان لە بۆ در و لە بۆ هەموو چش باشە تەبیعیە دەیخۆین زوو دەگاتی خۆشترە لە چەقوی بەردی وەڵای ئیج هاوکاری جیران دەکەین ئەسران دێن یارمەتی دەدەنی یا ڕێزانی ئەو زۆر دەکا جیرانمانە